پێگەی فەیسبووک بەکاردەهێنرێت لە دژی شوێنکەوتوانی ئیسلام و چاوپۆشی تێدا دەکرێت لە دژیان هەر لە میانمار و کشمیرەوە بگرە تا فەلەستین. هەر بۆیە گەورەی سۆشیال میدیای جیهانی بووەتە هەڕەشە لەسەر کۆمەلگا موسڵمانە چەوساوە و بێهێزەکان. میدڵ ئیست ئای لە راپۆرتێکی هەڵسەنگاندنیدا ئاماژەی بە شکستی فەیسبووک کردووە لەوەی نەیتوانیوە پێکەکەی بپارێزێت لە هاندان و هەڕەشەی ئاژاوە گێڕان لە دژی شوێنکەوتوانی ئاینی ئیسلام، چونکە چالاکانی یاساناسی فەلەستینی و کشمیری سکاڵا دەکەن لە داخستنی هەمیشەی لاپەڕەکانیان بەهۆی بڵاوکردنەوەی ڤیدیۆ و تاوانکاری پێشەلکاری مافەکانی مرۆڤ لەلایەن سەربازی ئیسرائیلی و هەندیەکان. توێژەری نەتەوەیە گرتووەکان یانگی لی پێگەی فەیسبووکی بەهۆکاری هەندانی فیتنە و دووبەرەکی و سەرکردایەتی قڕکردنی موسڵمانانی ڕۆهینگی لە میانمار پێناسە کرد. لە لێدوانێکی نوێدا دەڵێت لە ڕاستیدا فەیسبووک بۆتە دڕندە و لەو ئامانجانە لای داوەکە لە سەرەتای دامەزراندنیدا بۆی ڕاگەنرابوو. راپۆرتەکە دەڵێت کاتێ بابەتەکە پەیوەندی بە ئاسایش و خۆشگوزەرانی کەمینە موسڵمانە بێهێزەکانەوە هەیە، ئەوە فەیسبووک قازانج ناکات، بۆیە دادگەری و ئەخلاق پشتگوێ دەخات و بیر لە قازانجی مادی دەکاتەوە. بۆیە ئامادە نابێت سزای سیاسەتمەدارێکی ڕەگەزپەرستی هندی بدات لەسەر بانگەشەی بۆ قڕکردنی موسڵمانان، چونکە لەوەها حاڵەتێکدا کۆمپانیای فەیسبووک زیان دەکات. کاتێتی ڕاجا سینگی ئەندامی پارتی بەهاراتیا جاناتای هندی داوای سەربڕینی پەرامبەرانی ڕۆهینگی و ڕوخاندنی مزگەوتەکانیان دەکات و موسڵمانانی هندستان بە خائین لە قەڵەم دەدات، فەرمانبەرانی فەیسبووک بڕیار دەدەن بە سڕینەوەی پێگەکەی، چونکە پێوەرەکانی کۆمەڵگەی پێشێل کردووە، چونکە هەڕەشەکەی دەچێتە ژێرخانەی ڕێکخرا و کەسانی مەترسیدارەوە. بەڵام عانخ داسی بەڕێوەبەری گشتی فەیسبووک لە هەندستان بۆ پاراستنی سینگ لە سزا دەست بەکار بوو. لەبەرەوەی سزای سیاسیەکانی پارتی سەرۆکوەزیرانی هند ناریندیا مۆدی زیان بە داهاتووی بەرژەوەندیەکانی فەیسبووک لە وڵاتە دەگەیەنێت. چەندین ساڵە فەیسبووک بانگەوازی دژایەتی موسڵمانان لەلایەن سەرکردەکانی بەهاراتیا جاناتا بڵاو دەکاتەوە کە ئەو بانگەوازانە توند و تیژی کوشندیان لێ دەکەوێتەوە، وەکو ئەوەی لە مانگی شوباتی ڕابردوودا لە پایتەختی ئەو وڵاتە بەرپاکرا و زیانێکی گەورە بە موسڵمانان گەێنرا کە لە دەیان ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. لە کاتێکدا ساڵانێکە گەورە بەرپرسانی سەربازی و پۆلیسی میانمار فەیسبووک بۆ ئاراستەکردنی قڕکردنی ڕۆهینگیەکان بەکاردەهێنن، فەیسبووک چاوپۆشیان لێ دەکات، بەڵام کاتێ داوای لێکرا زانیارەکان لەسەر ئەو کەسانە پێشکەشی دادگا بکات بە بیانووی بەرفراوانبوونی زانیارەکانەوە خۆی لێبوارد. میدڵ ئیست ئای بڕوای وایە فەیسبووک لە پەنای دەوڵەتانی بەهێزدایە لە دژی چەوساوەکان چەندین بەڵگەشت لەسەر کشمیر و فەڵەستین دەهێنێتەوە. بۆ نمونە واتساپ کە بۆتە لقێکی فەیسبووک بەپێی راپۆرتێک پێگەی 100 چالاک و ڕۆژنامەنووسی فەڵەستینی داخستووە لەسەر بڵاوکردنەوەی ڤیدیۆی تاوانەکانی ئیسرائیل، کەچی ئەوانەی بەردەوام دروشمی مردن بۆ عەرەب لە هەژمارەکانیانەوە بڵاو دەکەنەوە ئازادن و داناخرێن. لە دوای ئەوەی هندستان ئۆتۆنۆمی کشمیری هەڵوەشاندەوە، فەیسبووک دەیان لاپەڕە و هەژماری چالاکانی کشمیری داخست کە یەکێک لەوانە کشمیریەکی دانیشتووی شیکاگۆیە لە ئەمریکا. بۆیە ڕیزوان ساجید لە گاردیانی پرسی بۆچی تەنیا موسڵمانان قەدەغە دەکرێن کاتێ شتێک لەسەر تاوانی سوپای هەندی بڵاو دەکەنەوە، کەواتە فەیسبووک بێلایەن نییە.